هاوڕێ جەلال کە یاریزانێکی ناوداری تۆپی پێیە لە چەندین یانەی هەرێمی کوردستان و عێراقی ژیاری کردووە. هاوڕێ لەگەڵ هەڵبژاردەی کوردستانیش یەکێک بۆ یاریزانەکان سەرڕای ئاستە بەرزەکەی یاریکردنە، بەڵام خاوەنی دەنگێکی خۆشە. ئێمە ئەومان نەزانی بوو لە ڤیدیۆیەکدا کە هاوڕێیەکی بە ناوی ئاکۆنووری کە بەیەکەوە یاریەکەن ئێستا لە تیپی میلی لاوانی خانەقا چەند ڕۆژێک پێش ئێستا لە پێنجێ نەگەڕێنەوە لە ناو ئۆتۆمبیلی کە دەگەڕێنەوە گۆرانیەک دەڵێت و ئەویش ڤیدیۆکەی بۆ سپۆرت مەگەزین ناردووە با گوێ لە دەنگی هاوڕێ بگرین. يسميني توم دليا بكذنا يسميني توم بكذنا بازلا هواي وشلات سمديه بازلا هواي وشلات سمديه نبتو سوتا بياكو جان يار بخبر ورقنا وقولي قرن هر نبرايا بيني منوت ويا بارشان هر نبرايا بازلا هواد واتشلات شمديه نكتو سوتا بياكو جان يار بخبر